گەی پەیوەندی نێوان ئاکپ و داعش ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر ئاشکرا دەبن. دوێنێ بەشی یەکەمی ئەو بەڵگانەمان بڵاو کردەوە و ئێستەیش پێکەوە بینەر و بیسەری بەشی دووەمی ئەو بەڵگانە دەبین. لە بەشی دووهەمی بەڵگەڕەشەکانی پەیوەندی نێوان ئاکپ و داعش کە دەستەی پەیوەندیەکانی دەرەوەی کانتۆنی جزیرە ئامادە و بڵاوی کردوتەوە، ژمارەیەک وێنە ئاشکرا بوون کە لە مۆبایلی چەتەکانەوە وەرگیراوە. لە بەڵگەکاندا ئاشکرا بووە کە چەتەکانی داعش لە ڕێگەی هێڵا ئاسمانیەکانی تورکیاوە هاتوچۆیان کردووە. بۆ ئەو مەبەستەش لەلایەن دەستگای سیخوڕی میتی تورکیاوە ئاسانکاریان بۆ کراوە. هەر لەو بەڵگانەدا دەرکەوتووە کە چەتەکان لە شارەکانی تورکیا نیشتەجێ بوون. لە قاوەخانە و کافەتریای شارەکانی تورکیا دانیشتنیان ئەنجامدا و چەندین وێنەیان گرتووە کە لە پشتیانەوە ئاڵای داعش دانراوە و بە ڕوونی دەردەکەوێ. لە بەشێکی تری بەڵگەکاندا هاتووە چەتەیەک بە ناوی ئایاد ڕەشید یونس لەگەڵ ژنێک بە ناوی نەفسیە خدر ئیبراهیم و دوو منداڵ ڕۆژی هەشتی نیسانی ساڵی پار لە گردەسپیەوە تێپەڕ بوون و خۆیان گەیاندۆتە تورکیا. هەروەها مۆڵەتی فەرمی بۆ تێپەڕبوونی چەتەیەکی تر بە ناوی ئەبوو ئەسید حەڵەبی بەرەو تورکیا دراوە لەسەر بەڵگەکە مۆری داعش هەیە. لە بەشی دووهەمی بەڵگەکاندا ناوی چەند مادەیەگاتووە کە چەتەکان تەقەمەنیان لێ دروست کردووە. ئەو مادانە لە تورکیاوە بەدەست چەتەکانی داعش کەوتون. چەتەکانی داعش لە جەیلان پنار ئاکچە کاڵاوە لە نزیک گردەسپیەوە مادەی کیمیاوی نیترە ئەلمنیۆم و چەند مادەیەکی تریان بەڕێکردووە بەرەو خاکی سووریا. بەشێکی تر لەو مادانەی کە تەقینەوەیان لێ دروست دەکرێت و لە تورکیاوە ڕادستی چەتەکانی داعش کراون بریتین. لە مادەکانی ئەلمنیۆم، پیگمنێت، نیترۆ، سیلوز، ئەی 400، پۆتاسیۆم و کلۆر، سۆدیۆم و کلۆر و هاڕاوەی ئەلمنیۆم. ئەو مادانە بۆ دروستکردنی چەکی کیمیاوی لەلایەن چەتەکانی داعشەوە بەکارهێنراون کە چەکێکی قەدەغەکراون. پێشتریش چەند جارێک ئەو چەکانە لەلایەن چەتەکانەوە بەکارهێنراوە و چەندین قوربانیان لێ کەوتوتەوە.